ئێمە وەکو بەشێ لە خەڵک بەر لە هەڵبژاردن لە شەقامەکان نابووین لەسەر ئاو کارەبا، لەسەر ئازادیەکان، لەسەر مافی ژنان، لەسەر خزمەتگوزاری و دامەزراندن، لەسەر هەر مەسائلێکە مەربوط پێ بە ژیانی خەڵکەوە بەشێ بووین لەو ئێتراز و ناڕەزایەتیانەی خەڵک. لە ڕاستیدا بۆچی ئێمە ئەمانەیە بەشداریکەین؟ لەبەرەوەی کە واقعەتی سیاسی و مەیدانی خەباتی سیاسی و کێشمەکێش لە نێوان لایەنەکانی دەسەڵات و سیستەمێکە دایان مەزراندووە لەگەڵ خەڵکە، ئەم مەسەلەی هەڵبژاردننی هێناوەتە پێشەوە. بە واتایەکەمێ بڵێم یعنی ئەوە ئێمە نین کە مەسەلەی هەڵبژاردنمان هێناوەتە کایەوەیکەین بە بانگەشە و ئەوە خەڵک نییە. دەسەڵاتێدا مەزراوە چوارچەوەیەکی دروست کردووە کە هەر 4 ساڵ جارێک بە شێوەیەکی ڕۆتینی و ئاسایی گەریشتێ لە ئارایانە بێ قەرارە ئەمانە ئینتخاباتکەن وە خەڵک چێشنە مەیدانی سندوقەکان بەشداریەکە یان نایکەی. سوالەکە ئەوەیە ئایا ئەو خەڵکەی کە پێش هەڵبژاردن داخوازی هەبووە ئامادەیە لە مەیدانەیە شەڕی داخوازیەکانی خۆیکە، یانەوە تا ئێمە بەجێی بێڵین و لامبالات بین بەرامبەر بۆی کە بڵین کاکە ئەو بە ئێمەوە مەربوط نیە ئەمە هێزی بورژوازی خۆی کا و با بڕوە. ئێمە لەم منتیقەوە بەداخەوە ئێمە بەهۆی نەبوونی ئیمکاناتێ لە بەردەستمان، بەهۆی ئەوەی کە مەجموعەیە قوانین لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە وەکە ڕێگری کرد لەوەی کە ئێمە بتوانین بەشداریکەین. ئەجینا ئێمە چۆن لە شەقام لە دەرەوەی پەرلەمان و هەڵبژاردن داکۆچیمان کردووە و لە پاڵ خەڵکی کرێکار و زەحمەت کێشە ڕاوەسین، هەوڵمان داوە بەشداریکەین بۆی بڕوین نوێنەرایەتی خەڵک بکەین و ئەو مەیدانش ئەو سەنگەرەی کە بورژوازی دروستی کردووە کە ئەحزابەکان دروستیان کردووە کە ئەمریکا و قوانینی نێودەوڵەتی ڕێپێیا و ناویان ناوە دیموکراسی، ئێمەش بڕۆین یاری خۆمانی تیا بکەین. حیزبی سیاسی ئەوەیە لەسەر ئەو میکانیزمانەی کە کۆمەلگای هێنەتە پێشەوە، لەسەر ئەو ڕووداوانەی کە خەڵک خۆی نەیخۆڵقاندووە لە دەرەوەی ئەوان هاتوۆتە پێشەوە کایە بکە شەڕ بکە لەسەر ئەرە و داخوازیانی کە پێش ئەو ڕوودا و کایە سیاسی هەبووە. ئێمە بۆیە لەم منتیقەوە ئێمە ئەمانەوێ پەرلەمانش بکەینە شوێنێک کە نوێنەرایەتی خەڵک بکرێ، وەکو چۆن لە شەقام، وەکو چۆن لە سیمینارات، وەکو چۆن لە گردبوونەوەکان، وەکو چۆن لە بەیاننامە و عەریزە تەقدیمکردن و هەر شێوازێک نوێنەرایەتی خەڵک بکەین، بڕۆین لەوێش ئەوە بکەین، بڕۆین لەسەر یاسای کار، لەسەر ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان، حەقی مواتەنای کوردستان لە عێراق، بەشی سەرەت و سامان کە بگەڕێتەوە بۆ خەڵک، لەسەر ئازادی و یەکسانی ژنان، لەسەر ئازادی ڕێخنەگرتن، هەموو ئەمانە پێویستە شەڕ بکرێ. بەرحاڵ بورژوازی خۆی مەیدانی شەڕێکی کردوێتەوە. سوالەکەوەیە ئایا تۆ بە نوێنەرایەتی خەڵکە چی بەشداری بکەی یان ناچی؟ ئەگەر نەچی خۆ ئاسانە، خۆ ئاسان لەوە ئاسانتر نیە بڵین کاکە ئێمە حەقمان نییە بەسەرەوە ئەمە شەڕی خۆیانە با بڕن بیکەن. نە، بە ئێمە مەربوتە. هەتا ئەوەی کە لە سوالەکەی توایە هەبوو مەسەن سازدانەوەی دەوڵەت بەسەر چیاییکە؟ ڕێکەوتنی ئەحزاب و لایەنەکان و تەقسیمی دەسەڵات لە نێوان کورد و عەرەب و سوننە و شیعە و دەسەجاتی جۆرا و جۆرە، بۆ ئەوەیە کە ئەم سیستەمە بەسەر خەڵکەوە، بەسەر منی کرێکار، منی زەحمەتکێش، منی ژنان، منی پیاوان، منی لاوان، منی زەحمەتکێش و ئازادی خواز و ڕۆشنبیر کەوایە تۆ ناتوانانی بێموبالات بێ. ئەوان شەڕێکیان دروست کردووە لە نێو خۆیانە، بەڵام ئاکامەکەی بۆ سەر ئێمەیە، خۆیان هیچ ڕەنجە ناکێشن. ئێستا شاسوار عەبدولواحید 15 کورسیە بێ و 10 کورسیە بێ، 1 کورسیە بێ، یا پاڤێڵ یا مەسعود بەرزانی چەند کورسیان هەبێ و دەسەڵاتیان هەبێ، عاقیبەت خۆ ئەوان کاری کۆمپانیا و مەسلحەتەکەیان ئەچەرخەیە. بەڵام نەتیجەتان ئەگەر ئەمانە دەنگ بێنەوە و نوێنەرانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئاغایی بێ، نیزامێک درێژە پێیان، سیستەمێک درێژە پێیان کە خەڵکیان لەو جێژا و بێدەرەتانیە کە 30 ساڵە ژیانی خەڵکە هارێ ڕاگرن. بۆیە ئێمە لەم منتیقەوە بەشداریەکەین، نە ئەوەی کە پێمان وابێ ئەم پەرلەمانە ئەتوانێ هەموو ئاوات و ئامانجەکانی خەڵک بەدی بێنێ، نە لەو ڕوانگەیەوە کە ئێمە هەڵمان بژاردووە. نە، مەیدانێکی سرائی سیاسیە. ئێمە حیزبی کۆمونیستی کرێکاری حیزبێکی سیاسیە بە ئیسفادە وەرگرتن لە میکانیزمەکانی کۆمەلگا لەو جەنگانی کە دێتە پێش، وەکو چۆن ئێستا بۆ نمونە ئێران حملاکە بەسەر کوردەکانی ڕۆژهەڵات. خۆ ئێمە دروستمان نەکرد، تۆ ناتوانانی بێموبالات بێ، بێ بڕۆی قسە بکەی، ئەبێ بڕۆی دەخاڵەت بکەی.